بەناوی خوای بەبازەی و بەخشندە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری خۆشەویستانم هێشتا لە کتێبی خواناسی ئاین و ئیمانین. ئێوە خۆتان نەزانم بە ڕەنگە متابعەتان کردبێ کە هەر کام لە چمکەکانی خواناسی ئاین ئەوانەمان خوێندەوە، ینی لە بەرنامەکانی ڕابردووە ئەو چەمکانەمان شرۆڤە کرد و هەروەها قسەگەلێکی زۆرمان لەو بارەیەوە کرد. ئێستا لەسەر چەمکی ئیمانەوەستین، ئەو چەمکەی کە بە چەمکە هەرە گرنگەکە حسابەکرێەوە دەگوترێ ئەم چەمکە زۆر پەیوەستە بێتەوە بە دنیا و بە دوهاڕۆژی ئینسانەوە و تەنانەت دوهاڕۆژی ئینسانیشی لەسەر بەندە. لە بواری فەلسەفەیە ئەخلاق ئەکرێ بە چەند بەشێکەوە، بە تایبەتی بەشێک هەیە بە ناوی فەزیلەت، ئەو چەمکەیە کە ئیش لەسەرەوە کاکە ئینسان چۆن لە ناخی خوا بە ئینسانێکی پاک بۆ ئەوەی کە بتوانێت ئەو کردەوە گەلەی کە یاخود ئەو گفتارانەی کە بە ئەخلاقی فەزیلەت یاخود با بڵێن بە شێوەیەکی ڕکوپێک یاخود با بڵێن بە شێوەیەکی جوان دەری ببڕێ یاخود با بڵێن بە کۆمەڵک بەرەنجامی باش لە ئینسانەوە. بوارێکی تر هەیە هەر لەو ڕوانگەیە پێگوترێ ئەخلاقی سوودگەرە، واتە ئەو ئەخلاقە گرنگە کە سوود بە گشتی ئەگەیەنێ، واتە ئەو ئەخلاقی کە زۆرترین بەرژەوەندی گشتی تێدایە. و هەروەها شتێکی تر هەیە کە گوترێ بە ئەخلاقی وەزیفەگەرا ناوەبرێ، واتە ئەو ئەخلاقی کە بۆ خۆی دەگوترێ لە ئەسڵا کردەوە نەچاکە نەخراپە، بەڵام بە پێی ئەو وەزیفەی کە بۆی دانرێ، یاخود با بڵێن ئەو بەرمەبنایی کە لێیەکەوێتەوە، یاخود با بڵێن ئەو کۆمەڵە پێوەرەی کە بۆی دانراوە دوای ئەو کۆمەڵە پێوەرەی بەسەرا جەبەجێ بێ، ئەو کاتە دەرەکەوێت کە ئەم کردەوەی باشە یاخود خراپ. بۆیە ئەم پێشێکم باس کرد لەبەرەوەی کە دیسان ئیمانیش پەیوەستە بێتەوە بەوەی کە چۆن لە دڵی ئینسانە جێگیرە بێ، دوایی لەسەر زاری دەبێت بە گفتار و بەرەنجامیش ئێمەش دەبێت شتێکمان دەستکەوێت کە بریتە لەوەی کە چۆن ئینسان کردەوە گەلێکە کاکە بەرمەبنای ئیمانەکەی کە کردەوەیەکی با ئاڵێن بە جۆرە لە جۆرەکان کردەوەیکی سوود بەخۆش یا کردەوەیکی باش و بەرەنجامی ئیمانەکەیە. تەمەناوەکەم کە لە کۆی ئەو پرسیارانەی کە من ئاڕاستی بەڕێز مامۆستا عەلی باپیر یەکەم لەم ئەڵقەیە خود ئەڵقەکانی دواییش کە هەر قسە لەسەر ئیمانە، ئەم با بڵێن ئەم تێککردنەوە یاخود با بڵێن ئەم شتمان بۆ دەرکەوێ ئایا ئەو بواری کە باسمان کرد تەنانەت لە بواری فەلسەفیشە ئیمان هاتووە ئەمانەشی تەواو کردووە، بەڵکو بە زیادەوە هاتووە ئەمانەی پێکەوە بەستووە و وەشت گەلێکی تریشی سەربار کردووە. زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس کاکە پەیوەندیانەوەش بەخێر بێنێ. زۆر سپاس دەکەیت مامۆستا. لەم کتێبەیە زۆر بە وردی لەسەر ئیمان قسەت کردووە و بەشێکی زۆری کتێبەکەی داگرتووە کە کەوتۆتە بەشی تقریبەن کۆتایی. با لە سەرەتایە قسە لەسەرەوە بکەین بزانین ئیمان لە ڕوانگەی زمانیەوە خۆیان لە ڕوانگەی زمانەوانیەوە، ینی ئیمان یعنی چی، یاخود زمان چۆن بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئیمان تەوزیفەکە یاخود ئیمانمان پیشانەدا، یاخود ئیمان چۆن چ وێنەیەک بۆ ئیمان دروست دەکات. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. كاك بيوان دیارە ئێمە وەکو جەنابی شت باست کرد، ئێمە لە سێ بەشی کتێبەکە تا ئێستا لە ئاڵلقەکانی ڕابردوودا دوو بەشیمان تەواو کرد، باسی خواناسی و باسی ئاین. ئێستا ماوەتۆ بەشی سێیەم باسی ئیمان. دیارە من کاتی خۆی کە ئەو کتێبەم نووسیوە ڕیزبەندی لۆژیکیم تێدا ڕەچاو کردووە لە هەموو کتێبەکانی کەشم هەروە. پێش هەموو شتێک مرۆڤ پێویستی بە خواناسی هەیە، یاخود پێش هەموو شتێک زگماکی مرۆڤ پاڵی پێوە دەنێ کە خاوەنی خۆی پەروەردگاری مشورخۆری بەدیهێنەری و بەڵکو بەدیهێنەر و خاوەن و مشورخۆری کۆی
گردون و بوونەوە و دەوروبەر بناسێ. بۆیە ئێمە بەش یەکەمان بۆ ئەوە تەرخان کرد خواناسی. جا زۆر کەس خواناسی لەگەڵ ئیمان تێکەڵ دەکا کە بە تەئکید وان نییە مەرجی هەر کەسێ خواناز بوو ئیماندار بێ بڕوادار بێ. وەکو جاری کەس باسمان کردو ئیبلیس لە پێش هەموو ئێمەماناندا و لە پێش هەموو مرۆڤایەتیدا خوای ناسیوە. ئیبلیس وەکخوا سوبحانه وتعالى بازەکە لە بەهەشت بووە بەلای کەمەوە لە نێو فریشتەکاندا بووە کە فریشتەکانی لە ئاسمانن، بەڵام گفتوگۆی لەگەڵ خوادا کردووە سوبحانه وتعالى، بەڵام دوای ئەوەی خوا کائینێکی دیکە دەخوڵقێنێ بە ناوی ئادەم کە بابی مرۆڤایەتیە عەلەیهی سەڵات وەسەلام، و داوە لە فریشتەکان دەکات فەرمانیان پێ دەکات ڕێزی لێ بگرن کە سەجدە بردن واتە ڕێز لێگرتن سڵاح و لێکردن. هەمویان دیارە ئەو فەرمانی خوا جێبەجێ دەکەن جگە لە ئیبلیس. کەواتە لێرە بۆمان دەردەکەی ئیبلیس سروشتەکەی جیا لە سروشتی مەلائیکە. مەلائیکە خوا دەفەرمێ لا یعصون الله ما ئەمەڕەهم ویفعلون ما یؤمرون. بەڵام ئیبلیس دیارە سروشتێکی هەیە دەتوانێت کە سەرپێچی بکە. جا لەو کاتەوە ئیبلیس نەک هەر خوای ناسیوە بەڵکو وتوێژ و دیالۆژی لەگەڵ خوای پەروەردگاردا بووە. فەرمانی پێ دەکات ڕێز لە ئادەم بگرێت سڵاوی لێ بکات سڵاوی لێ ناکات. بۆ سڵاوی لێ ناکەی من لەو چاکترم بوو، چۆن لەو چاکتری من لە ئاگر دروست بووم ئەو لە قوڕ دروست بووە. خوا سوبحانه وتعالى لێی تووڕە دەبێ نەفرین لێ دەکات ئەویش سوێن دەخوا فبعزتك لأغوينهم أجمعين. سوێن بە عیزەتی تۆ معناو دەشدانی خوا خاوەنی عیزەتە خاوەنی حکمەتە خاوەنی هەمویان گومڕا دەکەم جگە لە بەندە چاکەکان و بەندە هەڵبژاردەکانت یا بەندە دڵسۆزەکانت. مەبەستم ئەوەی کە ئیبلیس باشی خوا ناسیوە و زۆر کەسی کەشێ خوا دەناسێ بەڵام مەرج نییە بڕوادار بێ. بۆیە ئێمە لە دوای خواناسی باسی ئاینمان کرد، چونکە ئینسان دوای ئەوەی خوای ناسی پێویستی بەڕێیەک هەیە بیگرێتە بەر بۆ ئەوە کە ئەو خوایە کە ناسیوێتی لە خۆی ڕازیکا بۆی پێویستی بە بەرنامە هەیە. لە دوای ئەوە ئەمجا گرتنەبەری ئەو ڕێ کە دەزانێ بەرەو خوای دەبا پێی دەگوترێ ئیمان. بڕوابوون بەو ڕێیە و گرتنەبەری ئەو ڕێ پێی دەگوترێ ئیمان. لە زاراوی شەرعدا بە زمانی عەرەبی هەڵبەتە بە کوردی پێی دەگوترێ بڕوا. جا من پێشەوەی وەڵامی پرسیارەکە دەمێ ئەوەش باز کەم کە وەکو چۆن زۆر جار خواناس و بڕوادار تێکەڵ کراوە نازان هەرچی خواناز بێ بڕواداریشە. وشەی بڕوا لەگەڵ باوەڕیش زۆر جار تێکەڵ کراون. هەرچەند ڕەنگە هەندێک کەس هەر وشەی باوەڕ لە جیاتی ئیمان بەکاربێنێ، بەڵام من پێم وایە باوەڕ واتە ثیقە متمانە. باوەڕم پێ بکە متمانەم پێ بکە. بەڵام بڕوا واتە ئیمان. جا بڕوادار واتە مؤمن، بەڵام باوەڕدار واتە واثق، یعنی ئەو واثقە بەو متمانەی پێ دەکا. ئەگەر بە تێکەڵیش تا ئێستا بەکاربێنرابن وا باشە بۆی کە گوتی من بڕوام بە فڵان شتێ واتە ئیمانم پێێتی، بەڵام ئەگە گوتی باوەڕم بە فڵان کەسێ واتە متمانەم پێێتی. بەنسبەت وشەی ئیمان کە وەکو گوتم وشەیەکی عەرەبیە لە ڕووی زمانەوانیەوە هەموو فەرهەنگەکانی زمان کە من ئاماژەم بە زۆربەیان کردووە، لیسان العەرەب ئەساس البەلاغەی زەمەخشەری، لیسان العەرەبی ئیبن مەنظور، مفردات ڕاغبی ئەسفەهانی، هەروەها المعجم الوسيط لە فەرهەنگە تازەکان، المنجد ئەوجا ئەوانی پێشتر مختار و صحاح و هەموو ئەوانی دی دەڵێن وشەی ئیمان لە ئەسڵی زمانی عەرەبیدا واتە تەصدیق. لە قورئانیشدا خوا سوبحانه وتعالى وشەی وما أنت بمؤمن لنا أي بمصدق لە سوورەتی یوسفدا کە برایەکانی یوسف دوای ئەوە یوسف دەخەنە نێو بیر و دەگەڕێنەوە بۆ لای بابیان، کراسەکەشی خوێناوی دەکەن، دەڵێن وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. تۆ
بەڕازدانەری ئێمە نی هەرچەندە ئێمە ڕاستیش بین بمؤمنین لنا يعني بمصدقين الأول أصل زمان دا إيمان يعني تصديق يعني براز دانان أو تو بران بركات براز دابني براز قوي دابني أما لأصل زمان عربي دا أو أدي أو براز دانان آية تنيا براز دانان زمان يا براز دانان دليش بالتأكيد ده بهردو شان به يعني هلا أصل زمان عربيش دا براستي دانا وتقنعتي بيبو بدل وبزمانش داني بيدا هنا كأو قصيدك يا أو طرف برانبرك أو شتيه راز قوية وراز دكا. مهما صاد زور جار زارا وكان لبواري قشتيا ياخذ بابلين لو فرهنگ كان كيت ياخذ لروانجي زمانواني وما بس كي دياري كراو ياخذ ماناجي دياري كراو يعني جاري هي بجور لجور كان كدخيت الروانجي الشرعي ما بستكا مثلا قرب وشتي كتير قصة كمان لسرة أي إيمان للروانجي الشرع ياخذ للروانجي إسلام خوي وشيء يعني برمبناي شيء سياركت بس جيد كاك بيوند الشريعة كدواش نسخي شريعتي خوا ديار بزمان عربي هاتوا وشريعة كان دي بالتأكيد وكخوا فرمي وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم هر پیغمبر عليهم الصلاة والسلام كهاتون بزماني أو كوملقايا أو كومل خلقه كل نوي عند هاتون دواون وأو بيامو برنامج كخوا بوين أردون بزماني أوان بوا حكمتي خوا واي خواستوا كوتا نسخي هدايتي خوا دوا نسخي شريعتي خوا بزماني عربي بي ولا نيو قلي عرب دابي كل نيو قلي عرب دابي ديار دي بزماني عربيش بي إنا أنزلناه قرآنا عربيا وكذلك أنزلناه حكما عربيا حكم يعني حكمة جاء بزماني عربي كقرآن بزماني عربي هاتوا خوا سبحانه وتعالى وقتك ويستويتي أرك شرعية كان بو إما دياري كبزماني عربي دياري كرم دبي وش عربية كان بكار بيان كتناو نشان بو أرك كان بو ينا بو إيمان لأصل زماني عربي داواتا برازدانان قرآن أو شيء إيماني خواستوتوا هروا بيغمبرج عليه الصلاة والسلام وري قرتوا هر أصل زمان معنى زماني وانكي بكاري هناوا بلان فراوان تري كردوا و للايكو فراوانتري كردو للايكو تايبتي كردو شون فراوانتري كردو ك وشي ايمان لزماني عربي داواتا برازانيني شتيق يا كسيك بدلو بزمان شريعت معناه كي ديكي سيهم شي خستو تقل كبريتي لوي بكردو كانش بكردوش او شتايا او كسب راز دابني او فراوان كردني معناكيتي للايجكو معناكي تايبت كردوا للايكو فراواني كل لايجكو تايبتي كردو بس شي تايبتي كردو بو كتو خوا سبحانه وتعالى تدلي ايمانا بخواه اؤمن بالله يا اؤمن بالرسول يا اؤمن بالقران يعني شي يعني ايمان طبعا الاصلي وشيء ايمان واعتبر رازدانان بالرهائي بلام ايمان لزرابي الشرع دا واتبر رازداناني خوا وبيغمبري خوا صلى الله عليه وسلم وكتابي خوا وعينو برنامج خوا وات نك برازدانان بالرهاي بلكو برازداناني خوا لو ذاك فرميتي وبيغمبر عليه الصلاة والسلام لو ذاك قاندويتي وبرنامجين برنامج خوا سبحانه وتعالى وبيغمبر دا ناردويتي او شريعة بوشيوية او وشي واتي تايبتي بي بخشيوه هر بوينا بينينوا هر كامله وشكاني صلاة زكاة حج صوم همو اوانا صلاة يعني دعاء بلام شريعة كبكاري هنا وهربط بمعنى صلاة شهر هي هو الذي يصلي عليكم وملائكته خوان يجناك ابو يما يعني يدعو جاء هروها فريشتكاني دعاء ذكن ديار صلاتي خوا سبحانه وتعالى اويك اوي داوا ذكري بومان بكا داوي الرحمة ذكري خوا رحمة رحمان بيبكا
داوای پلە بەرزکردنەوە دەکرێت خوا پلەمان بەرز کاتەوە بەڵام سەڵاتی فریشتان ئەوەیە کە ڕەحمەت و بەزەیی و بەخششی خوامان بۆ داوا بکەن سەڵات لە معنای دوعاوە گوازراوەتەوە بۆچی بۆ کۆمەڵێک کردەوە زانان ئەوە پێناسەی نوێژ دەکەن الصلاة أقوال وأفعال مفتتحة بالتكبير مختتمة بالتسليم چەند قسە و کردەوەیەکن نوێژ بە الله ئەکبەر دەست پێ دەکەن بە سەلام دانەوە کۆتاییان پێ دێک کۆمەڵێشتە ئەوە هەمووی شریعەت وشەی سەڵاتی خواستۆتەوە بۆچی بۆ ئەو کۆمەڵە قسە و کردەوەیە زەکات لە ئەسڵدا بە معنای پاکبوونەوە دێ یا بە معنای گەشەکردن دێ بەڵام شریعەت خواستوێتەوە بۆچی بۆ دانی ئەندازەیەک لە ماڵ و سامان دیاریکراو لە کاتی دیاریکراو بە کەسانی دیاریکراو حەج بە معنای قەسد دێ حەجەه یعنی قەسەدەه هەر وشەی حەج یعنی قەستکردن و نیازکردن و بە ئامانجگرتنی ماڵی خوا کە بچی بۆ لای بەڵام شریعەت دوایی وشەی حەجی خواستۆتەوە بۆچی بۆ ئەو هەموو مەناسیک و خواپەرستیانە کە خۆمان دەزانین سەوم لە ئەسڵدا بە معنای سکوت دێ بە معنای بێدەنجی یا بە معنای نەکردن بەڵام شریعەت خواستێتەوە بۆچی بۆ نەخواردن نەخواردنەوە سەرجەی نەکردن چی کۆمەڵێک لەو شتانە کەواتە شریعەت هەر وشە عەرەبیەکانی بەکاری هێناون بەڵام چەند کواتای تایبەتی خۆی پێبەخشیون یەکێک لەوانەش وشەی ئیمانە کە وەکو باسم کرد هەم وێڕای ئەسڵە زمانەوانیەکەی خۆی ئەوەی بەوەش بەکاری هێناوەتەوە شتی کەشی خستۆتە گەڵ و تایبەتێکی کردووە بە مامۆستا تو هەر کام لە ڕوانگەی زمانەوانی و لە ڕوانگەی شریعەتی شەوە قسە لەسەر ئیمان کرد و واروە ئەندازەیەک وڵامی پرسیارەکە داینە بەس من بۆی پوختی کەمەوە بۆ بینەران پرسیارەکە بە جۆرێکی ترێکەمەوە ئەم جاران ئەڵەم جیاوازیە جەوهەریەکەی نێوان مەسەلەن بۆ منەوەی کە پێگوترێ ئیمان لە ڕوانگەی زمانەوانی ئیمان لە ڕوانگەی شەرعەوە جیاوازە جەوهەریەکان چییە؟ جیاوازی جەوهەریەکە خۆی ئێستا زانایان ئاوا ئیمان پێناسە دەکەن حتما دوایش لەوانێ جار پرسیاری دیکەت هەبێ لەو بارە ئیمان زانایان وای پێناسەی دەکەن هو الإيقان بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان دڵنیابوون بە جەنان واتە دڵ و دەروون عەقڵ و دڵ و دەروون و دان پێداهێنان بە زمان و ئەنجامدان بە ئەندامەکان کردەوە بە ئەندامەکان زۆربەیان لە زانانی پێشین وایان پێناسە کردووە بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکەی خۆیدا لەبارەی ئیمانەوە دەڵێ گەیشتومە زیاتر لە 1000 لە زانایانی شارە ناودارەکانی ئەو کاتە مەکە و مەدینە و بەسڕە و کوفە و ئەو شارانە هەمویان دەڵێ هەمویان لەسەرەوە یەکدەنگ بوون کە الئیمان قول وعمل قول القلب واللسان عمل القلب والجوارح يعني چی ئینسان چوار هێزی هەیە کاک پەیوەند چوار هێزی هەیە هێزێکی دەرککردن کە چەقەکەی بریتێ لە دەماغ و مێشک و عەقڵ دەرکی شتی پێ دەکا شتی پێدەزانێ هێزی ئیدراک و دەرککردن هێزی شت قوبوڵکردن یا ڕەفزکردن خۆشویستن یاخود ڕقلێبوونەوە کە چەقەکەی بریتێ لە دڵ و دەروون هێزی دەربڕین کە زمانە و هێزی جێبەجێکردن کە ئەندامەکانە ئیمان پەیوەندی بە هەر چوار لەو هێزانەوە هەیە کە زانایان گوتویانە الئیمان قول وعمل مەبەستیان لە قەول چەمکێکی فراوانتر لەوەی کە ئێستا باوە چونکە بۆ دوای دەڵێن قول القلب واللسان قسەی دڵ و زمان قسەی دڵ مەبەستیان پێ ئیدراکی عەقڵە ئەوانە زۆر جار وشەی قەلبیان بۆ عەقڵیش بەکارهێناوە واتە پایەی یەکەمی ئیمان پێکهێنەری یەکەمی ئیمان بریتێ لەوەی کە تۆ بە عەقڵ ڕاستیەکان دەرەکەی خوا بناسی پێغەمبەر بناسی عەلەیهی سەڵات وەسەلام و هەرچی خوا بە پێغەمبەردا ناردوویەتی تۆ موجمەلەن بیناسی و بیزانی ئەوە پایەی یەکەمی ئیمانە پایەی دووەمی ئەوەیە بە زماندانی پێدابێنی پایەی سێم ئەوەیە کە بەدڵ ئەو شتانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ناوی خواوە ڕای دەگەێنێت تۆ قوبوڵیان کەی پەسەندیان کەی و پایەی چوارەم و کۆتایی یا پێکهێنەری چوارەمی ئیمان
بریتێ لەوە کە بە ئەندامەکان بەپێی ئەوە کە عەقڵت دەرکی کردووە و دڵت قوبوڵی کردووە و زمانت دانی پێداهێناوە ئەندامەکانیشت بەو ئاراسەیەدا بژوڵێنی و ئەویان پێ جێبەجێ بکەیت. یعنی ئێمە گەر تەماشای نوێژ بکەین نوێژ هەر چوار پێکهێنەرەکەی ئیمانی تێدا کۆبوونەتەوە. چۆن؟ یاری پێش هەموو شتێک نوێژ بریتێ لە دەرک و ئیدراکی خوا، تۆ لە خزمەت خوا دەوەستی. وشەکان کە دەڵێی دیارە معنا و واتایەکیانێت تۆ تیان دەگەی. پاشان بەدڵ دیارە تۆ ئەو ڕاستیانت قوبوڵ کردوون بۆیە دەچێت خزمەت خوا و ئەو پەڕی ملکەچی بۆ پێشان دەدەی لە نوێژدا. دوایی بە زمان دانی پێدادێنی وشەکان دەڵێی و پاشانی بە ئەندامەکانیش ئەوە ڕاوەستانە و ئەوە دەچێت ڕوکوع و دەچێت سەجدە و دەچێت تەحیات و سەڵاو دەدێ و لە خزمەت خوادا ژوب و ژۆڵ دەکەی. نوێژ هەر چوار پێک هاتەکەی ئیمانی لە خۆیدا کۆ کردوونەوە. هەر بۆیەش نوێژ گەورەترین خواپەرستی شخصیە لە ئیسلامدا. بەڵێ مامۆستا سەبارەت بە ڕاجایی لەبارەی ئیمانەوە جەنابەت دەنووسی ڕای پێشینن واتە سەلەفی ساڵح بۆ چوونی ئەسڵ بووە، بەڵام دواتر لەگەڵ دروستبوونی قوتابخانە فکریەکاندا ڕاجایی سەبارەت بە ئیمان و شوێنەواری ئیمان دروست بووە. ئەمە چۆنە؟ ئەمە مەبەستت چییە مامۆستا؟ مەبەستم ئەوەیە کە لە ئەسڵدا ئەوەی کە گوتمان ئیمان پەیوەندی بە هەموو هێزەکانی مرۆڤەوە هەیە، بە هەموو کەینونە وجودی ئینسانەوە هەیە، بە هەر چوار هێزە پێکهێنەرەکەی مرۆڤەوە هەیە. هێزی زانین و هێزی قوبوڵکردن ئیرادە و هێزی دەربڕین و هێزی جێبەجێکردن پێشی ئاوا بووە. ئاوکو پێناسەکە کە گوتویانە ئەلئیمان هو الإيقان بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان. بەڵام دوایە ڕەوتە فیکریەکان پەیدا بوون. وەکو من لە بەرجی یاخود لە کتێبی سێمی مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا بەرجی سێم هەم بۆ ئەوە تەرخان کردووە تەوژمە فیکریەکانی مێژووی مسلمانان. بەتایبەت دوو ڕەوتی دژ بە یەک پەیدا بوون، ڕەوتی مرجئە و ڕەوتی خەواریج. مرجئە بۆچی پیان گوتراوە مرجئە؟ ئەرجە یورجئ فهو مرجئ وتأخر يؤخر فهو مؤخر. ئەوانە کردەوەیان لە ئیمان دوا دەخست. دەیان گوت کردەوە بەشێکی پێکهێنەری ئیمان نییە. خەواریج بە پێچەوانەوە یعنی ڕێز بە پێچوان ئێوان دەیان گوت هەموو کردەوەکان پێکهێنەری ئیمانن. بۆیە خەواریج هەر کەسێک درۆیکی کردبا چەژای قەتڵ و زینا هەر یەک درۆی کردبا غیبەتێکی کردبا دایم کافر بووی، دەبوو تۆبە بکە و گەڕێتەوە گەنە دەیان گوت ئیمانەکەت هەڵوەشاوەتەوە. واتە خەواریج دەیان گوت هەموو کردەوەکان پێکهێنەری ئیمانن. مرجئە دەیان گوت کردەوە هەر پەیوەندی بە ئیمان و هەر نییە، هەرچی دەکا بکات لە گوناح و تاوان، هەرچی دەشوێنێ بشوێنێ لە تاعەت و لە واجبات هەر بە ئیماندار ڕەقەڵەم دەدرێت. زۆربەی مسلمانان زۆرینەیان کە دوای وەکو زاراوەیەکی مێژووی پیان گوتراوە ئەهل السونەتی وەلجەماعە، بەڵام لە ڕاستیدا ئەو ناونیشانە تەسکترە لەوەی هەموو ئەوانە بگرێتەوە، چکە شیعەش بەتایبەت شیعە 12 ئیمامی ئەوانیش هەر وەکو زۆرینەی مسلمانان هەڕایان وایە کە کردەوە بەشێکە لە ئیمان. وەکو من لەو کتێبەدا بە تەفسیل ئاماژەم بەسەر چاوەکان داوە. ئەوان دەڵێن چی زۆرینەی مسلمانان دەڵێن وەکو باسمان کرد کردەوە پێکهێنەری ئیمانە، بەڵام جینسی کردەوە پێکهێنەری ئیمانە نەک هەموو کردەوەیەک. هەر بۆیە ئەگەر کەسێک واجبێکی چوان پێی کافر نابێ، گوناهبار دەبێ، و ئەگەر کەسێک قەدەغەیەکی شکان یەکسەر کافر نابێ مادام ئەو کردەوەی لە خودی خۆیدا کوفر نەبێ، وەکو سەجدەبردن بۆ بت و سەنەمێک، بەڵکو پێی گوناهبار دەبێ. ئیمانەکەی زیانی پێدەگا بەڵام ئیمانەکەی هەڵاوەشێتەوە، نەگۆکو خەواریج دەڵێن. جا تەمەڕەوتێکی کە هەبوون لە خەواریجەوە نزیک بوون معتەزیلە گوتویانە هەر کەسێک گوناحێکی گەورە بکات، گوناحی گەورەش بۆ زانیاری جەنابەت و بینەران و بیسەرانی بەڕێز زۆربەی خەڵک وەرزان گوناح تەنیا بیر لە قەدەغەکراوەکان دەکەنەوە، نە گوناح بەر لەوەی بریتی بێ لە شکانی قەدەغەکان بریتی لە چواندنی ئەرکەکان، نوێژ نەکردن ڕۆژوو نەگرتن، یەک نوێژ یەک ڕۆژوو بەسە نەگرێ مەسە زەکات نەدان، ئەوانە گوناحی گەورن. جا
معتەزیلە گوتویانە هەر کەسێک گوناحێکی گەورە بکە واتە واجبێک بچوێنێ یا قەدەغەیەک بشتێنێ ئیماندار نەماوە بەڵام نەشبۆتە کافر ئەی چییە گوتویانە لەه ئەلمەنزیلەة بەینە ئەلمەنزیلەتەین پێگەیەکی هەیە لە نێوان دوو پێگەکاندا لە نێوانی کوفر و ئیماندایە ئەگەر گەڕایەوە دەچێتۆ نێو پێگەی ئیمان ئەگەر بەردەوام بوو شۆڕ دەبێتەوە بۆ پێگەی کوفر بەرحاڵەوە ئەوە ڕایەک بووە ڕەوتێکی دیکە هەبووە بۆی هەمویان باسکەم ڕەوتی چوارەم کە بریتی بۆ لە کەڕامیەکان شوێنکەوتوانی ئەوەی کەڕامی سەجستانی کە ئەو گوتوویەتی ئیمان بەس بریتێ لە دانپێداهێنانی زمان هەر کەسێک شایەتمانی هێنا ئەوە ئیماندارە با هیچ یەقین لە دڵیدا نەبێ با هیچ قوبوڵکردن لە دڵ و دەرونیدا نەبێ با هیچ ئیدراک و معریفەتیش لە عەقڵ و مێشتیدا نەبێ با هیچ کردەوەیەکیشی نەبێ کە ئەوە بەڕاستی هەر زۆر دوورکەوتۆتەوە لەوەی کە قورئان و سونەت دەلالەتی لەسەر دەکەن ئەلبەتە ئەگەر جەنابەت بتەوێت زیاتر تەفسیلی دەدەینێ کە بەڵگەی زۆرینەی مسلمانان کە دەڵێن ئەو چوارانە هەر چواریان پێکهێنەری ئیمانن چونکە هەندێککە هەند دەڵێن کردەوە تەواوکەری ئیمانە مکەمیلی ئیمان نەک مکەوبینی پێکهێنەری نییە بەڵکو تەواوکەریەتی واتە گەر کەسێک کردەوەشی نەبێ هەر بە بڕوادار لە قەڵم دەدرێ بەڵام بڕواکەی ناتەواو و نوقسانە بەڵام بە پێی ڕای زۆرینە کە منی ئەو ڕایم پێ ڕاست و دروست و پەسەندە هەم لەم کتێبەدا هەم لە مەوسوعەی ئیمان و عەقیدەی ئیسلامیدا لە کتێبی یەکەمدا بە تەفسیل باسم کردووە لە مەوسوعە عەرەبیەکەمدا بە تەفسیل باسم کردووە لە کتێبی دووەمیدا لە ڕاستیدا بەبێ کردەوە بەبێ پابەندی بەبێ لە خۆدا بەرجەستەکردن بەکردەوە با بە دڵیش هەبێت و با بە زمانیش دانی پێدا هێنرابێ و با بە عەقڵیش ئیدراک کرابێ زاندرابێ بەڵام بەبێ پابەندی جەستەیی و کردەی ئیمان دروست نابێ بەڵام نەگۆکو خەواریج دەڵێن هەموو کردەوەیەک بەشێک بێ لە ئیمان بەڵکو جینسی کردەوە بە گشتی مرۆڤ دەبێ جۆرێک لە پابەندی و جۆرێک لە کردەوەی هەبێ بۆی پێ بێتە بڕوادار مامۆستا لەسەر ئەرزی واقع ڕەنگە ئەمەی کە پاڵە درێتە ئەهلی مورجیا بەمانایەوەی کە کردەوە دوورەخەنەوە لە ئیمان واتە مەرج نییە کردەوە بەسەرم بۆ منە بەر مەبنای ئیمان بێ بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە ئەگەر ئێستا بەو شێوەیەش نەبێ ینی کردەوە بە کاملی ڕەت نەکرێتەوە کە بەر مەبنای ئیمانە ئەندازەیەک لە هەندێک بواردا لە ئێستاشە هەندێک موسڵمان ڕەنگە دەرگیر بن لەگەڵ ئەمەیە کە بەشێک لە کردەوە دوورەخەنەوە لە مەسایلی ئیمان حەزەکەم لەسەرم بەڵام ڕاستە کاک پەیوەند من لەو مۆسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا چونکە ئێمە خۆت دەزانین لێرە ناتوانین حەق بدەین هەموو بابەتان جازار بۆی ئاماژە دەکەم بێندەی لەو بەرهەموو کتێبانم لەوێدا باسی مرجئەم کردووە و باسی زیانی فیکری ئیرجائیم کردووە و باسی هۆکارەکانی پەیدابوونی بیرۆکەی ئیرجاء واتە دوورخستنەوە و یاخود دواخستنی کردەوە لە ئیمان ئەوە لە سەردەمی ئومەویەکاندا پەیدا بوو بەنو ئومەیە کە جارێ هەر لە مەسەلەی حکومڕانیدا بناغی حکومڕانیان لە شوڕا و ڕاوێژەوە گۆڕی بۆ میراتی و بنەماڵەیی ئەو ئاشکرایە هەر وەکو پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکیدا ئاماژەی پێدەدا ئەوەل من یوغەیر سنەتی رەجل من بەنی ئومەیە کە ئەمە لەسەر سەرچاوەیەکی فەرموودەدا هاتوو ئەلبانی بە سەحیحی داناوە لە ئەسیلسی لە سەحیحی خۆیدا و دەشڵێ مەبەست لەوە کە دەڵێ یەکەمین کەسێک کە ڕێبازی من تێک دەدا پیاوێکە لە بەنو ئومەیە دەڵێ مەبەست پێی گۆڕینی میکانیزم و شێوازی دانرانی حکمڕانە قسەکەشی جوانە ڕاستە کە چێک ئەوەی کرد حەقیقەت معاویە ئەوەی کرد کە یەزیدی کوڕی دانا بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ موسڵمانان بە زۆر سەپاندی جارێ بۆ خۆی هەر زیندوو بوو 5 ساڵ پێشەوەی بۆ خۆی کۆچی دوایی بکە بەیعەتی بۆ یەزیدی کوڕی وەرگرت بە زۆر جا بەنو ئومەیە کە هەر بناغی حکومڕانیان گۆڕی لەو ڕاستەڕێیەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و چوار جێنشینە ڕاشیدەکەی خوالیان ڕازی بێ ئەبوبەکر عومەر و عوسمان و عەلی لەسەری ڕۆی بوون کە لە فەرمایشتێکدا پێغەمبەر دەفەرمێ عەلەیکم بسنەتی وسنەتی الخلفاء الراشدین المهدیین من بعدی عضوا عەلەیها بالنەواجذ دەفەرمێ ڕێبازی من و ڕێبازی
جێنشینە سەرڕاستە هیدایەتدراوەکانم بگرن ددانی لەسەر ڕۆ بگرن نەواجد ناجد ئێرێ ینی ئەگەر بە کەڵبە و دەدانیش بووە نێڵ لە دەستان دەربێ مەبەستی پێ لە ڕێبازی من و چوار جێنشینە ڕاشیدەکان کێ لە ڕووی حکومڕانیەوە زیاتر مەبەستێتی لە شێوەی ئیدارەدانی وڵات و کۆمەلگاوە ئەگەر ناخۆ مەبەستی بەرسمێڵکردن و سیواکردن نەبووە ڕێبازی من هەر وشەی سنەت لە قورئاندا بە معنای ڕێباز دێ سنەت النەبی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ناخۆ ئەوانی دیکەش بەنو ئومەیە و عەباسیەکانیش دوایی خۆ سنەتە جوزئیەکانیان هەر کردوون ئەوانی کە پێی دەگوترێ مەندوب واتە گەبیکەی خێر دەگا و گەنێکەی گوناحت ناگا بەڵام نام بەبەستی پێ ڕێباز بووە ڕێبازی من بگرن لە شێوە ئیدارەدانی وڵات و دینداریدا و ڕێبازی خەلیفە ڕاشیدەکانم بگرن چونکە لە درێژەی ئەو فەرموودە داوا دەفەرمێت هەر کەسێک ومن يعش منكم فسيرى اختلافا كثيرا هەر کەسێ بژێ لە دوای من ڕاجایی و ناکۆکی زۆر دەبینێ بۆیە ئێوە بۆ دەرچوون لەو ناکۆچیە ڕێبازی من و ڕێبازی خەلیفە ڕاشیدەکانم بگرن خواریان ڕازی بێ لە شێوەی ئیدارەدانی وڵاتدا کە بە شوڕا بە ڕاوێژی موسڵمانان دانران نەک بە خۆسەپاندن و هیچ کامیان بڵێ حکمی هی منە و دەیدەم بە کوڕەکەم و پاشان بەدادگەری حکمیان دەکرد بەیتوڵماڵیان بەی خۆیان نەرەزانی بە کەیفی خۆیان تەسەڕوفی تیا بکەن بەڵکو دەیان گوت بەیتوڵماڵ هی موسڵمانانە ئەو بەکر عومەر عوثمان عەلی خوالیان ڕازی هەر چواریان چەندیان موچە بۆ بڕابۆ ئەوەندەیان وەردەگرت خۆیان بە خاوەنی بەیتوڵمال نەرەزانی بەڵام بەنو ئومەیە خۆیان بە خاوەن دەزانی دەیان گوت ئەو ماڵە هی ئێمەیە ئەمە تەسەڕوفی تیا دەکەین هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ چوار خەلیفە ڕاشیدەکەی خوالیان زاهید بوون دنیا بەکەم گر بوون بەڵام بەنی ئومەیەوانە بوون ئەهلی تەماع بوون سەر و سامانیان وەسەرێک دەنا کەڵەکەیان دەکرد وەک گەلێشتی دیکە جا مەبەستم لە قسەکەمان لەسەرەوە بوو مامۆستا کە لە ئێستاشە مەسەلەن لە واقعی ئێستاشمانە مەبەستم ئەوەیە کە لەو کاتەوە کە بەنو ئومەیە لە ڕاستیدا گۆڕانکاری و لادانیان کرد لە شێوەی دینداری و بەڕێوەبردننی خەڵک و وڵاتدا نەک بڵێ لە مشتێک لە شەریعەت دەرچوو بن لەو کاتەوە ئەو ڕەوتە پەیدا بوو بۆ پاساودانەوەی تەسەڕوفات و هەڵسوکەوتی حکمڕانەکان یەزید مەشهورە کە شەرابی خواردووە ئەذەهەبی دەڵێ بە سەرخۆشی مردووە دەڵێ ڕەقسی کرد سەرخۆش بوو سەری بە دینگەیە کەوت و مرد فانشق دماغه ئەوە لە سیر و ئەعلامی النوبەلاءدا من لە مەوسوعی بیرکردنەوەی ئیسلامیدا هێناومە کە ئەویان وا دەبینی و یەکێکی دیکە دەڵێ بە سەرخۆشی پێشنوێژی کرد بۆ مسلمانان نوێژی بەیانی بوو دوور کاتە نوێژی بەیانی وە نییە کردی بە چوار دوایی گوتی هەل ئەزیدکم هیدیکەش بۆتان زیاد کەم ئەوە تەمان مەشهورەکە دەڵێ یەکێک لە ئەسحاب کتی خوا نەتهێڵە یا خوا چ لێ بکە ئەمڕۆ هەر بۆت زیاد کردینەوە لە دوود کردوونە چوار چی دیکە زیاد دەکەی کاتێک کە ئەوانە ئەو تەسەڕوفاتانیان دەکرد هەڵسان ئەو بیرۆکەیان ڕەواج پێدا بەڵێەوە مەسەن شەراب دەخوا قومار دەکا مەسەن دوزی دەکا قەتڵی کردووە حەسەن و بڵێن حوسەین و خزمەکانی لە کەربەلا نەکوژران لە سەردەمی یەزیددا چۆن ئەوە پاساو بدرێتەوە تیان با بەخۆ کردەوە بەشێک نیە لە ئیمان یەزید هەر وەک خۆیت ئیمانەکەی لەجێ خۆی توشکە کردەوە واتە کردەوەی چاک بەشێک نیە لە ئیمان پێکەێنەری ئیمانی و کردەوەی خراپیش ئیمانی پێ ئەڵڵا بەشێتەوە مرجئە دەیانگوت چی لا يضر مع الإيمان ذنب كما لا ينفع مع الكفر طاعة دەیانگوت لەگەڵ ئیماندا هیچ گوناحی زەرەری نییە هەر چی دەکەی بکە تازە تۆ ئیمانداری ئەوە حاکمەکە زۆریان پێخۆشەوە ئێستا هێندێک ئەوانەی سەلەفینا و هەن ئەو بیرۆکەی ڕەواج پێ دەدەن بۆی حکومڕانەکانی دەوڵەتانی کەندا و دەوڵەتانی مسلمان نشین کە خەڵک دەکوژن خەڵک سجن دەکەن خەڵک ئیعدام دەکەن کە ماڵی مسلمانان داگیر دەکەن نەوت دەفرۆشن دەستی ئەمریکا دێنن لەگەڵ جوولەکە کەین و بەین دەکەن تاکەوانە ئاخرەوە چۆن دەبێ هەموو ڕفتاری ئەو ڕفتاران ئیمانیان پێڵدەوەشێتەوە نانا خۆ لەگەڵ ئیمانێدا گوناح زەرەری نییە مرجی ئەوە دەڵێن ئەو فکرەی ئیرجائی لە سەردەمی بەنی ئومەیە زۆر ڕەواجی پێدرا خەواریج چۆن پەیدا بوون لە کاردانەوەی واندا
ئەگەر مرجئە دەیانگوت لەگەڵ ئیمانێدا گوناح زەرەری نییە خەواریجیان هەر یەک گوناحی بکەی کافر دەبی چونکە دائیم لكل فعل رد فعل يساويه في المقدار ويعاكس في الاتجاه يعني بۆ هەر کارێک کاردانەوەکێ لە ئاڕاستەدا پێچاوانەیەتی لە ئەندازەدا بارتەقایەتی یان جاری وایە نییە خەڵک بار لە وڵاخی دەنێ بەو لایدا خوار دەبێ دڵ کاکە بارەکە خەریکە بکە جا هند بەو لایدا هەڵی دەدەنەوە هەوجا ڕنگە بەو لایدا بکەوێ مرجئە ئەو خەواریج ئاوا بوون خەتی نێوەڕاستەکە ئەوەیە کە لە ڕاستیدا ئیمانێک کردەوە لە خاوەنەکەیدا بەرهەم نیێنە ئیمان نییە جا فەرقی چیە لەگەڵ بی ئیمانێک مامۆستا قسەیەکی جوانی عەتای نیشابووریم لێرە بیرهاتەوە کە فەرمێ خۆزگە هەمومان لاڵ بووینایە بۆی کردەوەکانمان بیسەلماندا کە ئیمانداری بۆی هیچ کێکە ینی زمانمان بەکار نێنە بۆی کە بڵێ ئیمانێکی با بڵێن فول عەیار جاخۆ لاڵێک کە ناتوانێت تعبیر بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئافرەتێکی لاڵ کەنیزەکێک بوو لاڵ بوو کەڕ تەمە هەر کەسێک کەڕ بوو لاڵیش دەبێ بە زەگماک چونکە کە هیچی نەچوە ناو مێشکەوە مفرەدە وشە و دەنگ ناتوانێت تعبیر بکە بۆی بزانێ ئیمانداریان نا فەرمووی ئەین الله خوا لەکوێیە سوبحانە وتەعالە چۆن ینی تێگەیشت خوا ینی خۆ گوێی لە کەلیمەکە نییە بەڵام ئەویش یا ئاماژەی بۆ ئاسمان کرد ئەوە ئیماندارە ینی خوای پڕگار لە سەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی بە واتایە بە واتانە لە نێو ئاسماندا بێ یعنی لە سەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی وەکو زانیان گوتویانە الله مستو على عرشه بائن عن خلقه خوا لەسەر بارەگای خۆیەتی بۆ شوێکە بۆ خوا شایستەیە لە دەرەوەی دروستکراوەکانی خۆیەتی جا کاکە پەیوەند مرجئە لەو کاتەوە پەیدا بوون تەواو ئەوانیش پلەپلەن هەتا هەندێکیان ئەبوو حەنیفەش ڕەحمەتی خوای لێبێ بە جۆرێک لە مرجئە دادەنێن پێیان گوتون مرجئەة الفقهاء بۆ ئەبوو حەنیفە خۆوەکوانی بیر نەکردوێتەوە بەڵام ئەبوو حەنیفە گوتوویەتی کردەوە بەرهەمی ئیمانە نەیگوتۆ پێکهێنەریەتی خۆواتاکە هەردووشیان هەر دەبنەوە بە یەک یعنی کەسێک کە کردەوەی نەبێ کەواتە ئیمانەکەی بێبەرهەمە وەکو درەختی زڕ بێبەرە کەواتە ئیمان نییە ئەگە ئیمان بێ بەرهەمی دەبێ بەڵام ڕاستەکەی وایە کردەوە پێکهێنەری ئیمانە جا مەبەستمەوەیە کە ئەو بیرۆکەی ئیرجا ئێستا لەم ڕۆژگاری ئێمەدا تۆ تەماشا بکە هەرچی ڕاست دەوێتەوە ئێمەش مسلمانین کاکە کەس بۆی نە مزایدە بەسەر ئێمەوە بکە ئەمەش مسلمانی زۆر باشە زەحمە نەبێ مسلمانەتەکە لەکوێدایە چۆن مسلمانین ئیمان بەدڵە ئەوە فکرەی کەڕامیەکانە ئەوە فکرەی مرجئەیە ئەمما ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و خەلیفە ڕاشیدەکان و هاوڵانی بەڕێزی خوالیان ڕازی بێ و پاشان پێشینی چاکمان هەر سێ جیلەکە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خەیر ئومەتی قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم يا خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم هەتا سییانە هوتا چوارانی ژماردووە باشترینی خەڵک یا باشترین ئومەتم سەدەی منن دوای ئەوانی دوای وان واتە تابعین ئەمجا ئەوانی دوای وان واتە شوێنکەوتوانی شوێنکەوتوان کە ئەوانە ئەو سێ وەچەیە ئەو سێ جیلە هیچ کامیان لەسەر و کێشیان نەبووە بوخاری کە لە جیلی چوارەمیشدا هاتووە دەڵێ 1000 لە زانایانم بینیوە لە زانایانی مەکە مەدینە بەسڕە کوفە خوراسان میسر کوێ هەموویان لەسەر ئەوە یەکدەنگ بوون گوتویانە الئیمان قول وعمل يزيد وينقص يزيد بالطاعة وينقص بالمعصية ئیمان قسەیە و کردەوەیە قسەش واتە قسەی زمان و قسەی دڵ یعنی قبولکردن و قسەی زمان واتە دان پێداهێنان و کردەوە قسەی زمان واتە تەصدیق و بەڕازدانان و کردەوەی دڵ و ئەندامەکانیشە کردەوەی دڵ واتە قبولکردن بە دڵ پەسەندکردن و کردەوەی ئەندامەکانی واتە جێبەجێکردن بە تاعەت و فەرمانبەری زیاد دەکا بە گوناح کەم دەکا ئەگەر ئینسان لەسەر گوناحان هەر بەردەوام بێ وەکو چۆن چرایەکە تو بێن هەر فووی لێ بکەت دەکوژێتەوە یا گەنەوتی تێدا نەما دەکوژێتەوە پڵیتەکەی دەسووتێ و دەکوژێتەوە ئیمانیش لە ڕاستیدا بەبێ کردەوەی چاک بەردەوام نابێ و بە گوناحانیش بێهێز دەبێ تاوای لێدە یەکجاری لە بەین دەچێت ئەو ڕاستە شەقامەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و هاوڵە بەڕێزەکانی بەگشتی و خەلیفە ڕاشیدەکانی بەتایبەت و شوێنکەوتوانی لەسەریان بوون کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە چاکترین سەدەی
ناوزەت کردو. دەست خۆش بە مامۆستا ئەوەی کە پێ گوترێ بابەتی خلافی جوانە ڕوون کردەوە زەم هیچ کێکە پرسیار لەو بارەیەوە ناکەم هەر کەسێک کە ویستی ئەوە جەنابێت باسی سەرچاوەکانی شتکرێت توانە بگەڕێتەوە بۆ ئەو سەرچاوانەی کە باست کرد. چەند خولەکێکم ماوە ئەیدەم بە پرسیارێکی تر ئەویژەوەیە کە ئێمە زۆر جار گوێبیستی با بڵێن مفرەدەیەکە بین یاخود با بڵێن دوو چەمکە بین بە یەکەوە کە تەسەور ناکەم زۆر کۆن بێ، ینی ڕەنگە زانستێکی تازە بەویش پێ گوترێ ئیمان و عەقیدە یاخود با بڵێن ئیمان و عەقیدەی ئیسلامی. قسەکە لەسەرەوەیە مامۆستا، ئیمان و عەقیدە لە بنەمادا بە یەکەوەن یاخود دوو شتی لێک جودان؟ پرسیارەکەت پرسیارێکی جوانە. ئیمان وەکو گوتمان واتە لە ئەسڵە زمانیەکەیدا واتە بەڕازدانان و لە ڕووی شەرعیشەوەتە بەڕازدانانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. هەم بە عەقڵ ڕاستیەکەیان دەرەکەی، هەم بە دڵ بەڕاستیان دابنی، هەم بە زماندانی پێدابینی، هەم بە کردەوەکانیشت ئیسپاتێکەی کە تۆ خوا و پێغەمبەری خوا بەڕاست دەزانی کە ئیسلام هەمووی بێتەوە بەڕازدانانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. عەقیدە یعنی چی؟ عەقیدە لەسەر کێشی فەعیلەیە بە معنای مەفعولە. عەقیدە یعنی معقودە، ئەو شتێک کە تۆ دڵت لەسەر گرێداوە. دڵت لەسەر چی گرێداوە، عەقڵ لەسەر چی گرێداوە، ئەو پێ دەگوترێ عەقیدە. ئەلبەتە وشەیەکی لە قورئان و سونەتدا نەهاتووە. عەقد هاتووە، عەقەدتم الئەیمانە، بەڵام بەو واتایە نەهاتووە. عەقەدەه واتە گرێیدا یا گرێبەستی کرد. عەقەدتم الئەیمانە لە سوورەتی مائیدەدا هاتووە تا ئەو سوێندانەی کە گرێتان داون، دڵتان لەسەر چەسپاندوون. کەواتە عەقیدە هەر واتاو چەمکەکەی لە هی ئیمانەوە نزیکە، ئەوش هەر پەیوەندی بە عەقڵ و دڵەوە هەیە. بەڵام دوایی من بۆچی هەردوو وشەکەم بەکارهێناوە لە مۆسوعەی ئیمان و عەقیدەی ئیسلامی لەبەر ڕۆشنایی قورئان و سونەتدا کە 6 کتێبە، لەبەرەوە کە وشەی عەقیدە دوایی زانایان بە چەمک و واتایکی فراوانتر لە ئیمان بەکاریان هێناوە. چونکە ئیمان خوا سوبحانە وتعالە 5 پایە بۆ ئیمان باس کردوون لە قورئاندا: ئیمان بەخوا، بە فریشتەکانی، بە کتێبەکانی، بە پێغەمبەرانی، بە ڕۆژی دوایی. پێغەمبەر صلی الله عليه وسلم پایەیەکی شەشەمیشی خستوونە پاڵ کە بریتێ لە ئیمان بە قەدەر، ئەن تؤمنە بالله ومەلائکەته وکتبه ورسوله واليوم الآخر بالقدر خيره وشره، ئەندازەگیری خوا. ئەوە ئیمان کەواتە دیارە پایەکانی. بەڵام عەقیدە کۆی ئەو بیرۆکانە کە تەبەنی کراون لەلایەنی زۆرینەی مسلمانانەوە، بۆیە هەڵوێز لەبارەی هاوڵان خوا لێیان ڕازی بێ، هەڵوێز لەبارەی خزمانی پێغەمبەر سۆزم ئەهل بەیت، و هەڵوێز لەبارەی زانایانەوە، هەڵوێز لەبارەی ئەو شتانەوە کە بوون، مەسەن حوکمڕانان چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێ. زانایان ئەوانەشیان وەکو بڵێ شتە بنەڕەتیەکانی ئەو بابەتانەشان خستونە نێو بازنەی ئیمانەوە، بەڵام بە چەمکی عەقیدە زیاتر بەکاریان هێناوە، واتە کۆی ئەو بیرۆکانی کە لەلایەنی زۆرینەی مسلمانە تەبەنی کراون. و بۆ وێنە تەزکیەی نەفس محلی لە ئیعرابدا چییە؟ هەڵوێست لە زانایان پێویستە چۆنیان مامەڵە لەگەڵدا بکەین، لە قەزیە ڕاجیایەکان چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەین، هەروەها ئەهلی بیدعات چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەین، ئەوانی کە داهێنانیان کردووە لە دینداریدا، شتێکیان هێناوە لەگەڵ دەقێکی ڕوونی قورئان یا سونەت تێک دەگیرێ بە تەویلێکی غەڵەت، چۆن مامەڵەیان لەگەڵدا بکەین. ئەوە هەمووی دەچێتە چوارچێوەی وشەی عەقیدەوە. مامۆستا ئەڵقەی ژمارە 43مان کۆتایی هات. تەمەناکەم ئینشاءڵڵا بتوانین لە ئەڵقەکانی داهاتووە ئەم بابەتە زۆر گرنگاوی کە پێویستە بێتەوە بە مەسایلی ئیمان. ئینشاءڵڵا ئەگەر چەند ئەڵقەیەکیشمان بۆ تەرخان کرد بێ ئینشاءڵڵا بتوانین بەردەوام بین. واللهی من سوپاست دەکەم جەنابەت، لەگەڵم زۆر ئارام و هێمنی. من کۆتایی قسەم ئەوە لەو بارەوە یەک ئاماژەی کورد دەکەم. لەم ڕۆژگارەماندا زۆر ڕەواج دەدرێ بە بیرۆکەی ئیڕجاع و بە پێچەوانەشەوە هەر کەسێک دژی ئیڕجاع بێ یەکسەر تۆمەتی خەوارجی دەدرێتە پاڵ. خەوارج ئەوانە بوون بە هەر گوناحێک خەڵکیان بە کافر داناوە. نەک ئەگەر کەسێک کافر بێ بە کافری دابنێی خۆی فیکری تەکفیری، واتە ئەوە تۆ کابرا مسلمان بێ و بە کافری دابنێ، بەڵام هەر کافر بێ
کافر و هەر کافرە پێ ناگوترێت تەکفیر. تەکفیر واتە لەسەر چیشی تەفعیلە، یعنی مسلمان و بەڵام تۆ بە کافری دادەنێ کە ئەوە غەڵەتە. بەڵام کەسێک کە هەر بۆ خۆی کافر بێ بۆ وێنە نەسڕانی جوولەکە هەموو ئەوانەی کە بۆ خۆیان دەڵێنە من مسلمان نین، ئیجاوە نامسلمان بۆ خۆی نامسلمانە، یا کەسێک کە عەلمانیەتی تەبەنی کردووە بە معنای وشەی عەلمانی، واتە اعتراف ناکە بەوەی شەریعەتی خوا بەرنامەی ژیان بێ وەسەر هەڵ نابرێ بەرەو ئاسمان و دەڵێ خوا بۆی نەتەدەخل لە ژیانی بەشەردا بکە، ئیجا ئەوە بۆ خۆی دەڵێ من مسلمانیم، چونکە مسلمانەتیانی ملکەس بوون بۆ خوا لە هەموو کاروبارتدا. وەکو گوتم ئێستا زۆر بیرۆکەی ئیرژائی ڕەواجی پێدەدرێت چونکە لە خزمەتی حکمڕانە خۆسە پێنەکاندایە و هەر کەسێکی کە گوتی دەبێ ئیلتیزام هەبێ و کردەوە هەبێ و کاکە گوناحان مەکەن و خراپە مەکەن ئەوە خەوارجی ئەوە تەکفیریە دەبێ وریای ئەوە خاڵن. زۆر باشە تەمەناکەم ئینشاڵڵا لە ئاڵلقەکانی داهاتوە هەندێک جار لە هەندێک با بڵین بابەت کە پێوەستە بێتەوە بۆ مەسایلانە بینەوە سەر ئەم بابەتە ئینشاءڵڵا و بتوانین ڕوونی کەینەوە بە شێوەیەکی باش. بەڵام خۆشەویستانم سوپاس بۆی وەشکە تاکو و ئێرە لەگەڵمانە بوون و بینەری بەرنامەکە بوون. تاکو بێگەشتنەوەیکی دیکە و ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.